یەکێتی نیشتمانی کوردستان لە ساتی دروستبوونەوە تا ئەمڕۆ بڕوای تەواوی هەبووە بە بەدەستهێنانی تەواوی مافی چین و توێژە جیاجیەکان، هەر بۆیە هەتا دێت ڕۆڵی لەسەر گۆڕەپانی سیاسی زیاتر دەبێت. بەرجەستەکردنی مافەکانی ژنان و کچان لە هەنگاوە گرنگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بووە، بەتایبەت لە دوای کۆنگرەی یەکێتی نیشتمانی کوردستان. ئەم یادە بە یادێکی پیرۆزی دانین چونکە ئێمە خوێندکاری مام جەلالین، ڕێبازی مام جەلال بەرنادەین و پیرۆزبایی لە یەکێتیەکەم و لە کەسوکاری ئەمفال و شەهید و هەموو بنەماڵەی ئەو هەموو بنەماڵانەی کە یەکێتیم بە یەکێتی لە ئێستادا ژنان و تەواوی هاوڵاتیان پیان وایە یەکێتی دەتوانێت ڕۆڵی گەورەی هەبێت لە چارەسەرکردنی کۆی قەیرانەکانی هەرێمی کوردستان. من وەک خوشکێکی شەهید پیرۆزبایی لەگەلی کورسانەکەم، پیرۆزبایی لە گشت یەکێتی ئەەکەم لە هەر شوێنێگەیە لە تەمەەن ئێمەوە تا ئیسە یەکێتی خوێن ئەدا. ژنانی گەرمیان لە خەباتی شاخ و شاردا تا ئەمڕۆ هاوکار و پشت و پەنای شۆڕش و پێشمەرگە بوونا، ژنانی کفریش سەرمەشقی ئەو خەباتە بوونا، هەر بۆیە لە ئێستادا و لە یادی 45 ساڵەی یەکێتی نیشتمانی کوردستاندا بەڵێنی وەفا بۆ ڕێبازەکەی مام دووپات دەکەنەوە. حەیدەر ئەحمەد، کەناڵی گەلی کوردستان، کفری.